لە بوژانەوەی ئەم جارەدا باز لە بازرگانیکی شاراوە دەکەم لە هەرێمی کوردستان کە وڵاتێکی زۆر خواستیان بۆ بەکارهێنانی ئەو بەرهەمە هەیە ئەویش بۆنە بازرگانیکردن بە بۆنەوە لە هەرێمی کوردستاندا 59 ملیۆن دۆلاری ڕەتداوە بەردەوام وڵات سەدان جۆری بۆن هەناردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکەن دەوترێت لە هەرێمی کوردستاندا خەڵک ناو دەکڕێ نەوەک بۆن سەدان جۆری بۆن کۆپیکراو بە ناوی مارکەوە دەفرۆشێتە هەرێمی کوردستان لەلایەکی دیکەشەوە دروستکردنی بۆن هێندە ئەستەمە کە نەتوانرێ لە ناوخۆدا بەرهەم بهێنێ چونکە دەوترێت گوڵ پێکهاتەیەکی سەرەکی دروستکردنی بۆنە هەرێمی کوردستانیش نیشتیمانی سەرەکی گوڵەکانە. بۆن یەکێک لە بابەتە جوانکاریەکان کە مرۆڤ لە ژیانی ڕۆژانەیدا بەکاری دێنێت هەندێک وەک ئارەزوو هەندێکیش بە پێویستی ڕۆژانەی دەزانن دەگوترێت لە پێش ئامادەکردنی هەر بۆنێکەوە چیرۆکێکی گەورە هەیە بە تایبەتی خۆشەویستی جگە لە جوانکاریەکەی ئەو بەرهەمە ئێستا بۆتە بازرگانێکی گەورە لە جیهاندا بە جۆرێک داهاتەکەی ملیاران دۆلاری تێپەڕاندووە. یەکێک لە پێکاتە سەرەکیەکانی بەرهەمهێنانی بۆن گوڵە هەرێمی کوردستانیش نیشتیمانی گوڵەکانە. دەپرسم ئایا گوڵەکانی هەرێمی کوردستان دەتوانرێت بۆ پیشەسازی بۆن بەکاربهێنرێت؟ بۆ گوڵانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆچی ئەم گوڵانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ناتوانین بۆ بەرهەمهێنانی بۆن سوودیان لێوەربگرین؟ لە ڕاستیدا گوڵەکانی خۆمان زۆر زۆر باشن لەوەی بەرهەمی بۆنی لێ دەربین بەڵام جێخرایە نەخۆ دەکرێت لە بواری پیشەسازی دروستکردنی بۆن زۆر زۆر ئاساندا زۆر بێت تەکلیفەشە زۆر کەرەستەشمان زۆرە وەکو بڵێ ئەو گوڵانەی ئەوی لێرە هەن زۆر بە سوودن بۆ بەکارهێنانی بۆ بەرهەمهێنانی بوون. باشە ئێمە لە هەرێمی کوردستان تەنها چۆن لەی بەس نێرگز و گوڵە باخواانەمان هەیە کە بۆ بەرهەمهێنانی بۆن باشەیە جۆری ترمان هەیە نەوعەتی ترمان هەیە گوڵ زۆرە جگە لە نێرگز و هەروەکو باست کرد و ئاماژەت پێ کرد گوڵە باخ ڕاستە ئەوانە لە کۆنەوەش هەبوون بەڵام گوڵی ترمان هەیە شەو بۆمان هەیە یاسەمینمان هەیە لەیلاکمان هەیە گاردینیامان هەیە ئەوانە هەر هەمویان بەکاردێن بۆ بەرهەمهێنانی بوون. مامۆستای بەڕێزیانی کەواتە ئێمە هەمیشە کە باس لە پیشەسازی دەکرێت دەوتەی کێشەیەک لە هەرێمیان هەنێ جار خامەکەیمان نییە ئێستا ئێمە خامی بۆنمان هەیە لە هەرێمی کوردستان خامی بۆنت هەیە 100% دەتانی هەلی کار دروست بکە ئەوەی کشت و کاڵە هەروەکو باسم کرد بایەخ دەداتە چاندنی و بەرهەمهێنان و زیادکردنی گوڵەکەی ئەوەی دەرچووی کیمیایە دەتانی ئەو پرۆسسانەی کیمیاوی کەوا پێویستیت پێیتی چ بە ڕێگای کوحولبی چ بە ڕێگای تەقدیری پێدەلێن دیستیلیشن دەتانی ئەو وەختێ وادێن ڕوحی گوڵەکەی دەربینی بوونەکەی دەربینێتن ئامادەی بکاتن غیری ئەوەی دەرچووی کارجێڕی و ئابووریش بە بازارکردن کە ئەوڕۆ زۆر زۆر پرۆسسەکی گرینگە دێن ئەو گوڵە نەرگزانەی لە چیاکانی کوردستان لێ دەکەنەوە بەبێ حیساب لەسەر شەقامەکان دەیفرۆشن بەخوای ئەوە لە ناوچوونی ئەو بەرهەمەیە ینی بە گوناحی دەزانم من زالۆیە دەبی ئەمە خۆمان هەوڵ دەین خۆمان ماندوو بکەین خۆمان زیاتر وا بکەین بەرهەمهێنانەکانمان زیاتر بی ئەرزەکی زۆرمان هەیە الحەمدوللا کەش و هەوایەکی سافومان هەیە واتە بەرهەمهێنانی گوڵ و دروستکردنی بۆ پیشەسازی بۆن بەڕای من زۆر سەرکەوتوو دێن. دیارترین گوڵەکانی بەرهەمهێنانی بۆن نێرگس گوڵەباخ یاسەمین شەوبۆ ڕۆزماری کاردینیا لاڤاندەر. ئێستا بازاڕی بۆن لە هەرێمی کوردستان دابەش بووە بۆ دوو بەشەوە بەشێکیان بۆنی کەپسە و کە هەندێک لە کۆمپانیا ناوخۆیەکان بە ناوی خۆیانەوە لە دەرەوە هاوردەی دەکەن و بەشەکەی دیکەش بۆنی زەیتیە ئەویش هەر لە دەرەوە هاوردە دەکرێ و لە هەندێک شوێن لە ڕێگای گیراوە دەفرۆشێتە هاوڵاتیان. بۆنی مارکە و کۆپی کێشەی گەورەیە لە بازاڕەکەدا بازرگانان و فرۆشیارانی ئەو بەرهەمە چی دەڵێن لەو بارەیەوە؟ کاک حاجی سەبارەت بەم بۆنە زەیتیانە یاخود بۆنی مڕەکەز دەوترێت زۆر کوالەتی باش نییە ئەو دوکانار و بۆن فرۆشان لە خۆیانەوە دەگرنەوە
دەدەنە خەڵکی ئەمە تا چەند وایە بەنسبەت ئەو بۆنانە بەخۆی عسەب کوالەتەکەیە ئەو بۆنانە هەموو ئەوروپیا سووسریمانەیە فەڕەنسیمانەیە بە خۆمان لێرە جراوەکە بە خۆمان دەگرینەوە بەس لە هەمان کاتدا ئێستاگە بە خۆمان گوڵ و گولزارمان زۆرە ئێستا کاگەر حکوومەت هاریکاریمان بکاتن ئەمنێک بەخۆم ئێستا دەتوانم بۆنی دروستکەم لەو گوڵ و گولزاری بە کوالەتێکی باشی بە کوالەتش باش بەرێ ئێستا برادرم هەیە دروستی کردیوە بەس ئەو پاڵپشتیانە چێ بتە بەخوای شوێن و جێگای دەوێتن ئەو میکانیکانەی دەوێتن سبێنێکە ئیش لەسەر بکەی بەوەچی ناکرێت بە نەفەرشیا بە تەنێکەبی باشە ئەگەر تۆ باسیێم بۆ نەمڕەکەزانم بۆ بکەی لە چه وڵاتێکەوە دێ و شێوازی گیرانەوەکەی چۆنەوە نرخەکەشتان چەندە وڵان لە چ وڵاتەی دێ هەمانە لە فەڕەنسا دێ لە سویسرا دێ ئەلمانیا دێ ئەو بۆنەکانیش جیراوەکەش لێکوانە لە دەستە خۆمانە عسەب کوالێتەکەیە عسەب نرخەکەیە شوشەمانە قیاسات ئێستا لە شوشەمانەیە پێنجیمانەیە دەیمانەیە 25مانەیە خۆ جیراوەکە بخۆم دەگرمەوە لە هەمان کاتدا کە گوتمان کوالێتەکە ئەو شەکە گوتمان 5,000 دوانی هەرزانتریشکەین چەندی ڕێژەی کوعول و متەبەت زیاتربی هەرزانتر دەبی ئەمە بە هەمان شێوە ئەمەشان هەمان شێوە ئێستا 25 دوانین کەمترکەین بکەینە 20,000 دوانی بکەنێ 15,000 لەبەرچی لە ئەوە ڕێژەی کوعولی کە ڕێژەی کوعول متەبەت زیات تێکرد هەرزانتر دەبی بەس ئەمە لێکواندا چ دەکەین عسەب نرخەکەی داواکاری مشتێکەیە مشتێکە درکاکە بۆ نەچی کوالێتەکەی باش بیتن لێرەدا دەوی کوالێتەکە گوتی باشبی دەبی ئەمەش بۆنی چاک دەکەین بابەتێکی تر هەیە لەسەر ئەم بۆ نەمڕەکەزانە دەوترێت بە ناوی ئەسلیەوە دەدرێتە خەڵک بە ناویەوەی 2 ڕۆژەمێنێتەوە 3 ڕۆژەمێنێتەوە بە 5,000 دینارە هیچ کێشەی نییە لە هەنێک کاتیشە ئەم بۆنانە کە بەکارێنێت بە تایبەتی بۆ پێستی مرۆڤەکان زۆر زیانی هەیە کەسێک چۆن بتوانێت ئەمە بۆنێکی باشە و زیانیشی نییە بۆ پێستی خۆی دەگرێت ئەو کەس ئێستا کاورە بەخۆی ئاساسێکم ئیلا مشکلی ئاساسی هەبی ئەگەر ناتێستا کەس نادێ برێ ڕۆژ بێت تووشی ئاساسی بۆ بۆنەی لە هەمان کاتدا کە گوتت دەربارەی بۆنەکەی جیراوەکەش هەر کوالێتەکە لە دەستە خۆمانە بخۆمان دەرێ 3 ڕۆژ ئەم قەت لێرە نانم 3 ڕۆژ بۆنەکە 3 ڕۆژ بمێنێ ئەلکوانەکە ئەو شەکە دەفرۆش بکە بیدەمێ ئەو شە بیدەمێ کە 25 لێرم دێمدانێک دەمێنێ بەس لە هەمان کاتدا زیاتر دەمێنێ مشتەکە بەخۆی بەدوا دێتەوە 2 ڕۆژ مایە 3 ڕۆژ مایە بەس ئەم لێرەدا دەرم یەکدان دەمێنێ بازرگانیکردن بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە بە بۆنەوە لە چ ئاستێکدایە والله بالفعل پرسیارەکە جوانە بازرگان لە فراواندا زۆر ئێستا ئەگە ئێستاکە بێ ئەوە لە ناو خۆدا بێتن ئەو پارێک بە خیاڵی دەستە دەرێ ساڵانە بە ملیۆنا دۆلار دەڕوە دەست دەرێ لە ئەو بۆنی هەم زەیتی هەم بۆنی کەپس وعي كومر زۆر میمانینی کۆمەڵ ئەو ئێستاعتانە من دەیبم لە فەرەنسا دروستەکەم ئێستاعەتەن عاتە لە فەرەنسا دروستەکەم ئەتوانم هەمان شت مکەوینەتەکە بێنم معاملەکە لێرە بە پارێک کەم یعنی گران نییە معاملەکە بەس ئاسی ئێرە ڕۆشنبیر ئەوە نییە عاترێ بوون سمێتێن عێراق هەولێر کوردستان مستحیلە ینی بە کوالتی باشترشی دروستکەم خۆ دەمێت عاتر چییە عتر خۆ کابرا خۆشەکە لەگە خۆی گەڕنادا بگەڕێت لە بازار پاکەتەکەی ئەبینێتەوە عتری تایەتی تەرکیزەکەی مەسەکە لێداتن عترێکی باش ببینێتەوە خۆش بێتت ئەتوانم لەو براندانە باشتر و چاکتر و شش بێنم لێرەوە بە ناوی کوردستان و بە ناوی هەولێر بە ناوی شەریکی خۆم لیدەم دوای لە دروستکردن ڕێژە هەیە من ڕێژەیەکە کڕم دەبێت ئەو ڕێژەیە فرۆشتم هەبێ گەنا ناتوانم ئەو عددی شوشە و بۆکس و پاکەتە بکڕم بەنسبەتی پیاوان و ژنانەوە لایەنی پیاوان زیاترە و بەنسبەتی ئێمە خۆمان کوردستانەوە بەغدا و جنوب زیاتر لە بۆی جەوەکەمان تۆزێ منایمترا بۆ قەزایی گەرمی و ئەوش زۆر دەوری هەیە لە بۆی جنوب و مەسەرەن زۆر وەزیان مەسەرەن دنیا گەرمترە لەوێ و بۆ پێویستیان پێ وەکو ئێمەنی وەکو ئیستعمال نسبەی تقریبا 65 هینی جنوب زیاتر بەکاری دێنن لەوەی لە کوردستان لە بۆی ئەو هەوایەکەمان لە بارترە بۆن ئەگە براند بوو براند فەرقیە نیش کە نیشی پێرێن کابران بۆ مۆزمعی دوکانیە شەریکە بە کەیفی خۆی سعر داناتن سعرەکەی $500 زۆر تەبیعی داناتن لە دوای ئەوە دێتن کە براند بێ براندش پێویستی بە فرۆشتن یا بێ کەمیاد فرۆشێ سعری دێتە خوارێ ماس مارکت شێک کە هەرزان شتی شعبی بۆن هەیە لە $1 دەست پێ دەکاتن بۆنمان هەیە سێمە لێرە بە $1 هەیە بۆن شێ بە $500 لە هەمان کات ئێمە ئەوەی کە مەزاری تیا ئیشی خۆین بۆنمان هەیە لە دۆلارێک هەتا $40 هەمانە کە ئیشی خۆمان بێ بە خۆمان دروستیکەین ئەو وڵاتانی کە کۆنتڕۆلی مارکەی بازاری عراقی کردو بەعام فەرەنسا بە دەرەجەیەک ئیتالیا بە دەرەجەی 2 ئیمارات بە دەرەجەی 3 تورکیا بە دەرەجەی 4 هاوردەکردنی بۆن لەلایەن کۆمپانیاکانەوە
پارێزگای هەولێر 100 کۆمپانیا، پارێزگای سلەیمانی 75 کۆمپانیا، پارێزگای دهۆک 40 کۆمپانیا، بازرگانیکردن بە بۆنەوە لە هەرێمی کوردستاندا 59 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە. کەسانی شارەزا و تاقیگەی پێویست و کەشوهەوای لەبار پێویستە بۆ بەرهەمهێنانی بۆن. ئایا ئەمە لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت یاخود بەرهەمهێنانەکەی هێندە ئەستەمە یاخود پێویستی بە پاڵپشتی لایەنی پەیوەندیدار هەیە؟ بۆی دروستکردنی بۆن ئەگەر تەکنیک نەبێ کولفەی زۆر زیاتر لەوەی کە لە دەرەوە دێنێ ئەکی خۆت کەسیش زەرە لە خۆی نادا. بۆن ئەمە بۆن لە بازار هەیە بە 5,000 بە 2,000 بە 3,000 شەیە. تۆ تەکنیکە لێرە بەکاردن تەکنیکێکی زۆر سادەیە و کولفەشی زۆری هەیە، کۆستی زۆرە کەواتە ئەو کاتە ینی قازانج نابێت زەرە بەڵکو زەرریش دەکەێت. باوەڕ ناکەم من تەسەوڕ دەکەم لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک کارگەی لەو بابەتە نەبێ، بەڵام ئەوەی کە من ئاگادار بم تەنها مادە سەرەتاییەکان لە دەرەوە دەهێنرێ، ئینجا لێرە تێکەڵی دەکەن دروستی دەکەن بەو شێوازی کە دەیانەوێت. ڕێژەیەکی زۆر ڕوەکمانی ڕۆکی بەبۆنمان هەیە لە هەرێمی کوردستان و ناوچەکە شاخاویەکانمان هەمووی ئەو بابرین دەتوانین زۆر بە ئاسانی بکەن، بەڵام پێویستی بە پژگیری حکوومەتە و پێویستی بە پژگیری کەرتی تایبەت شیانێ و بە تەنیا بە حکوومەت ناکرێ و دەبێت پێویستە کەرتی تایبەت بی لەو شتانە بکاتەوە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان کەرتی تایبەت زیاتر تەرکیز دەکاتە سەر ئەو شتانی کە قازانجێکی ینی زۆر بە شێوازێکی بابلێن قازانجێکی بابرین بۆ ماوەیەکی لە ماوەیەکی کووردا قازانج دەستکەوێنەوە کە بۆ بیرکاتەوە دوای چەند ساڵێک ناوبانگ دروستکات و اینجا بتوانانی سود لەو بابەت وەرگێ. بەڵام لە هەرێمی کوردستان تەسەوڕ ناکەم تا ئێستا بەو شێوازە. لە بابەتی کۆزمۆتی کە باز دەکەم یەک لەوانە کە بۆنە ئێمە ڕقممانی ڕقم مەسل یەکەوە ژمارەیەکەوە تا حوت ئەو ژمارن بەپێی ژمارەیەک و دوو سێوانە بوونە سەیفە ینی ڕەنجی سەوزە، بەڵام کە دێتە ڕەنجی نارنجیەکە ئەو ڕەنگەیە واتایەوە دەگەینێتکەوە ینی لەسەر ئەوەی ڕۆخێوەکە مادەکە بەڵکو ینی مەنعکرا لە زۆربەی شوێنەکان، بەڵام کە گەیشتە سوورەکان 5 و 6 و 7 وانە ئەوە بەڕاستی خەتەریاتێکی زۆر یەک لەوانە کە دروستی دەکا دروستکردنی با بڵێن کانسەرە کە پێی دەڵێن شێرپەنجە بە تایبەتی شێرپەنجەی پێست، چکە خۆتان زۆربەی کاتەکان ئێمە کە بۆن بەکاردێنی بۆن ئاراستی پێست دەکەین وەکو زیاتر لە جلەکان ئەوە هەڵەیەکی زۆر گەورەی بەڕاستی خۆی دەبی بۆن نابێمە لە پێستمان دێت، چکە زۆر جاوای پێست بریندار دەبێت لەگەڵ خوێن تێکەڵ دەبیتن دەستە ناو سووری خوێن زۆر ئەمە هەست پێ ناکەین بۆ ماوەیەکی دوور درێژ لەوانەیە ئینسانەکە تووشی نەخۆشی کانسەر کات. یعنی پێویستە بەڕاستی حکوومەتی هەرێم لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان تەنسیقی هەبێ لەبەرەوەی شارەزای پسپۆری تێدا هەیە دەتوانین ئێمە سەرپەرشتی ئەو زۆرە بابرین بلاحی هەر لەلاحی بابرین لەلایەنی ریسێرچەوە وەکو بابرین وەکو توێژینەوە یانیش لەلایەنەوەی سەرپەرشتکردنی کوالیتی ئەو شتانی کە بەرهەم دێنێت. ئێستا ئەوەی بۆ بەشێک لە هاوڵاتیان گرنگە مانەوەی بۆنەکەیە بەسەر جلوبەرگیانەوە یاخود جەستەیانەوە، بەڵام بۆن شێوازی بەکارهێنانی خۆی هەیە و فرۆشیاران و بەکارهێنەرانی بۆن چی دەڵێن لەو بارەیەوە؟ بۆن بۆ ئافرەتێکێکە لە جوانکارەکانی ئافرەت زیاتر گرنگی بۆ خۆیدات کاتێک ئەچێتە ناو هاوڕێکانی ناو خزم و دۆست و لای هاوسەرەکەی یان لای بێست فرەندەکەی بۆنی خۆش لە خۆیدا بۆی سەرنج ڕاکێشتر بێت. عادەتەن لە هەموو شوێنە بۆنی کوالیتی نیزم و کوالیتی بەرز و مارکە و فەیک هەیە، لە کوردستانیش بە هەمان شێوە بۆنی زۆر باش هەیە، بۆنی کوالیتی نزمیش هەیە، بەڵام عادەتەن ئەوانی من بەکارهێناوە کوالیتیان باش بوون. بۆنی ناخۆین بەکارهێناوە تایەتی زۆر خۆشە، بەڵام ئەوەیە زۆر نامێنێتەوە یاخود جلەکان تۆزە قەڵاوی ئەکات. هیچ بۆنێ نییە چۆنڵی ڕۆژ و دوو ڕۆژ بمێنێتەوە لەسەر پێست، ئەو شتە هیچ بوونی ئەسڵ و ئەساس نیە، مەگە عەترێ بێت دهنی بێت چەور بێت، ئەمە یەک. دووش ئەو عەتری کاڵن ڕۆژ زیاترە مێنێتەوە لەسەر جلە، هیچی لەسەر پێست نییە. عەترێ ئەگەر بمێنێتەوە لەسەر پێست زۆر بمێنێتەوە 10 ساعات بۆ 12 ساعاتە کە ئیدی پەرفەم بۆ ئینتێنسە. عەتریش خۆی سێ نوعی هەیە، ئیدی توالێتی خەفیفە هادەە مانەوەی نزیکی 4 ساعات ئەبێت. عەتریشمانەیە ئیدی پەرفەمی پێوتر کە مڕەکەزترە مانەوەی نزیکی 6 ساعات بەرەو سەرەوەی. عەتریشمانەیە پەرفەمە مڕەکەزە
معنی نزیکی 10 ساعته بێ لەسەر پێست طبعا لەسەر جل زیاترە. بازرگانیکردن بە بۆنەوە لە هەرێمی کوردستان ملیۆنان دۆلاری تێپەڕاندووە، سەدان جۆری کۆپیکراو بە ناوی مارکەوە دەهێنرێنە هەرێمی کوردستان لەگەڵ یەکێک لە بازرگانەکانی بۆن کە ساڵانێکە لەو بوارەدا کار دەکا. گفتوگۆ دەکەم لەسەر شێوازی کڕین و تەنانەت کوالەتی بۆن لە هەرێمی کوردستان. دەپرسم نرخ کوالەتی بۆنەکە دیاری دەکات یاخود دەبێ بەکارهێنەرانی شارەزاییان هەبێت لە جۆری ئەو بۆنەی دەیکڕن. کوالێتی بۆن بە نرخ جیان ناکرێتەوە. مثلەن گرنگە ئەوەی لە بۆنەکە بەکار هاتووە چییە، بەچ شێوازێک بەکار هاتووە، ئایا ئەو براندەی کەم بۆنەی دروست کردووە فعلەن موافقەی وەرگرتووە لەو منەظەماتانەی کە بەرپرسن لە پێدانی ڕوخسە بە دروستکردنی بۆن. گرنگە مثلەن خەڵک بزانێت چ بۆنێ بەکارهێنێ، ڕەنگ گرنگە لە دیاریکردنی بۆن، پێکاتەکانی ناو بۆنەکەش گرنگە، بە هیچ شێوێن نرخ گرنگ نییە. ئەو بازرگانیەی بە بۆنەواکرێ لە هەرێمی کوردستاندا تەندروستە؟ بە هیچ شێوەیە تەندروست نییە. ئەو بازرگانیەی لە کوردستان دەکرێت لە ڕووی بۆنەوە. بۆ نمونە مەسەلەن خەڵکێک هەیە بە ناوی بۆنی ئۆریژناڵ و بڕاندی گرانبەها و مانەوە، یا بە ناوی ئەمە تێستەرە و ئۆریژناڵە وایە بە نرخێکی گرانتر بۆی بیفرۆشێ. لە کوردستان خەڵک بەداخەوە بۆن ناکڕێ، خەڵک ناوەکڕێ. لێرە گرنگە تۆ بزانی کامە بڕاند لە دنیا زۆر ناودارن، بۆنی باشن و تەسیریان نییە لەسەر پێست، لەسەر ڕێڕەوی هەناسە، لەسەر تەندروستی کەسەکە ئایان بۆنە فعلەن لە هەموو دنیا ڕێپێدراوە بفرۆشرێ یان نا. من پێم وایە لە کوردستان تاڕادەیەکی باش خەڵکانێک هەن دەتوانن مەسەلەن بۆنی باش و بناسنەوە، بڕاندی باش بناسنەوە، بەڵام بەداخەوە بەشی هەرە زۆرەکەی لێی شێواوە نازانێت لەکوێ بۆم بکڕێ و چ جۆرە بۆنی بکڕێ. ئێمە خەتا لە فرۆشیاران و بازرگانانیەوە نیە؟ بێگومان ئەمە لە ڕوویەکی تریشەوە بەڕاستی حکومەتیش پێویستە بێتە سەرخەت، چونکە ئەم بازارە لەکوێوە هاتووە. زۆربەی زۆری خۆتان نەزانن بازارەکانی کوردستان لە دەرەوە هاوردە ئەکرێن. چۆن هاوردە دەکرێت؟ ینی پێویستە سنوورەکان کۆنتترۆل بکرێن و کۆنتترۆلی کوالەتی زیاتر بێتە سەرخەت، چونکە بەڕاستی زۆرترین زیانی بۆ مرۆڤ هەیە بۆنی کۆپی و بۆنی خراپ تەسیرە کاتە سەر پێست. بۆ ناپرسن مەسەلەن بۆ سەرەتانی پێست بۆ ئەوەنە زۆرە لە کوردستان، یان سەرەتانی سیەکان بۆوە زۆر بووە. ئەمانە هەمووی تەسیری هەیە. یەکێک لە هۆکارە گرنگەکانی ئەم نەخۆشیە ئەوەیە کە تۆ هەوایەکی پاک هەڵنەمژی. ئەم هەوای پاکەش لەکوێ بێنین؟ ینی بۆ نمونە تۆ یەک جار بۆن یەک جار بۆنێکی خراپ بۆن بکەی بەقەدەر 10 پاکێتی جگەرە هەیە تەسیری لەسەر تەندروستی. بۆن وەکو چی سەیرەکرانی؟ چه بازرگانێکی گەورەی پێوەکرێت؟ بازرگانێکی گەورەی یا شتێکی ئاساییە؟ بازرگانێکی زۆر گەورەیە، چونکە بۆن جگە لە دوای بۆن پیشەسازیەکانی تری بۆن بابەتەکانی تری جوانکاری دێ، بابەتەکانی تری بۆن خۆشکردن دێ، وەکو سابوونە، وەکو دیۆدۆرانتە، وەکو بابەتەکانی ترە. ئەم بازرگانیش زۆر گەورەیە. ئێستا بۆ نمونە لە فەڕەنسا ساڵانە من گوێم لێ بۆ مەسەلەن زیاتر لە 100 ملیار دلار بازرگانی دەکرێت بە بۆن و کەرستەکانی جوانکاری. مەسەلەن بۆ نمونە ئێستا لە ئەمریکاش بەو شێوازە بەرز بۆتەوە بۆ ئاخیرە. پێویستە لە کوردستانیش پشتی مەسەلەن بازرگانان بگیرێ بۆی بتوانن لێرەش ئەو پیشەسازیە پێش بخەین و بتوانین مەسەلەن شتێ بکەین هەر هیچ نەبێ بۆ ناو بازاری کوردستان. تکام لە خەڵک وایە باشترە مەسەلەن بۆن بکڕن. گرنگ نییە بۆنی ئۆریژنال، بۆنی باش هەیە، بۆنی فڕەنسی هەیە، بۆنی ئەوروپی هەیە، نرخەکانیان زۆر گونجاوە، 5 دلار تا 10 دلار و 20 دلارە. ئەم بۆنانە بکڕن نەوەک بۆنی کۆپیان، بۆنێک کە خۆی لە ئەسڵا بە 300 دلار و 400 دلارە بە 20 دلار و 50 دلار بیکڕن. ئەمانە بۆ تەندروستیان خراپە. تکایان لە یەکەم ئەگەر ئیمکانیەتت نییە بۆنێکی گرانبەها بکڕی، بۆنێکی باش و فڕەنسی یا ئەوروپی بکڕە، فعلەن باشترە بەکارهێنانی هەم بۆ بە تەندروستی خۆشت باشترە، هەممانەوەشی دڵنیا بە باشتر. گۆڵ بە بێگاتەیەکی سەرەکی دادەنرێ لە ئامادەکردن و بەرهەمهێنانی بۆندا. ئەو وڵاتانەی کەشوهەوایەکی لەباریان هەیە زۆرترین گوڵ بەرهەم دەهێنێ بۆ خزمەتکردنی ئەو پیشەسازیە. هەرێمی کوردستان کە نیشتیمانی گوڵە بۆن خۆشەکانە، سەدان جۆری گوڵی هەن
کە دەتوانێت بۆ پیشەسازی بۆن سوودی لێوەربگیرێ. بۆ نمونە گوڵی نێرگس کە زیاتر لە 800 جۆری هەیە، گوڵە باخیش کە زیاتر لە 83 جۆری هەیە. بەتەنها ئەم دوو گوڵە دەیان بۆنی باشی لێ دروست دەکرێت. بازرگانیکردن بە بۆنەوە لە جیهاندا ساڵ لە دوای ساڵ لە فراوانبووندایە بە جۆرێک ئەو بازرگانیە 260 میلیارد دۆلاری تێپەڕاندووە. ئەگەر باسێکی بەشێک لە وڵاتانە بکەین کە بۆن هەناردەی جیهان دەکەن، وڵاتێکی وەکو فەڕەنسا کە پشتی شێری بەردەکەوێ بە ڕێژەی 129 و وڵاتێکی وەکو ئەڵمانیاش بە ڕێژەی 112 و وڵاتێکی وەکو ئەمریکاش بە ڕێژەی 110 و وڵاتێکی وەکو ئیسپانیاش بە ڕێژەی 109 و وڵاتێکی وەکو ئیتالیاش بە ڕێژەی 106 وڵاتێکی وەکو بەریتانیاش بە ڕێژەی 105 پایتەختی گوڵەکان کە وڵاتی هۆڵندایە بە ڕێژەی 103. ئەگەر باسی وڵاتێکی وەکو ئیمارات کەین کە تەنها لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا گرنگی بە پیشەسازی بۆن دەدا، بازرگانیەکەی گەیاندوتە 2 ملیار و 600 میلیۆن دۆلار. هەرێمی کوردستانیش بەشێکە لەم وڵاتانە، چونکە ساڵانە بە بڕی 59 میلیۆن دۆلار بۆن هاوردا دەکات. هەموو ئاماژەکان بۆ ئەوان کە لە هەرێمی کوردستاندا دەیان جۆری گوڵی باش هەن کە دەتوانێت بۆ پیشەسازی بۆن سوودی لێوەربگیرێ و چەندین کەسی شارەزا و پسپۆریش هەن کە دەتوانن بۆنێکی زۆر کوالەتی باش بەرهەم بهێنن. ئەوەی پەیوەستە بە بۆنی ناوخۆوە ژمارەیەکی یەکجار کەمە. ژیا کەمال ئافرەتێکی کووردە، ئەزمموی چەند ساڵەی لەو بوارەدا و خۆشەویستی بۆ بەرهەمە وای لێ کردووە بەبێتە خاوەن بۆنێکی تایبەت بەخۆی کە زیاتر لە 25 جۆری هەیە، بەڵام تەواوی بۆنەکانی لە دەرەوەی وڵات بەرهەم دەهێنرێت بەهۆی نەبوونی ئامێری پێویستەوە لە هەرێمی کوردستاندا. خۆشەویستی بۆن وای لێکردم کە ئەو کارە ئەو ئیشە دەست پێ بکەم. لە سەرەتایەوەکو مندوو بێ دەستم کرد بۆ ئیشە، بەس ئیتر خۆشەویستی ئیشەکە وای لێ کردم کە زیاتر و زیاتر پەرەی پێ بم، هەتا کەوتە سەرەوە مەرحەلەی کە 3 ساڵ بە شێوەیەکی ئەکادیمی بۆی بخوێنم، بتوانم کە چۆن بۆنەکان تێکەڵ بکەن یان جۆرەکان چۆن تێکەڵ بکەین، چی لەگەڵ چیا تێکەڵ بکرێن یان جۆری بۆنەکان دروست بکرێ. لە دوای ئەوەش کە چەند جارێک هاتمەوە بۆ کوردستان سێرم کرد خەڵک بەڕاستی لێرە کوالیتی بۆنی کوالیتی ینی زۆر کەم بوو یان زۆر گران بوو. پێم باش بوو منیش بۆنەکە کە دروستیەکەم وەکو براندێکی خۆم وەکو کچە کوردێک بهێنمەوە بۆ کوردستان و پێشکەش بە وڵاتەکەمی بکەم. بە شێوەیەکی گشتی ئێستا بۆن بۆتە شتێکی ڕۆژانەی هەموو کەسێ. بەڕاستی ئێستا بە شێوەیەکی گشتی بۆن زۆر کەس لە 195 هەموو مرۆڤ ئینسانەکان بەکارهێنن بەڕاستی و زۆر گرنگیش ئێستا بۆن و خاستن لە هاوینانە زۆر پێویستە. زۆر گرنگە کە تۆ بزانی چ بۆنێک لەگەڵ پێسی خۆتا ئەگونجێت و چ مادەیەکە لەگەڵ پێسی تویان ناگونجێت و ئەبێتە هۆی ینی یان بێزارکەری بەرامبەر یان لەگەڵ پێستەکە تا بێتە هۆی حساسیت یان شتێکی وە تۆ بێ بزانی چ بۆنێ بەکارهێنی. هەنێک کەس هەیە ینی بەڕاستی کە سەیریەکەی بە جیسم و بە پێست و بە کەسایەتی و کەسەوە بە شوێنی دانیشتنی یان لەو شوێنەی کە تایەتی و لەگەڵ بۆنەکە ئەبێ بەڕاستی بگونجێت، چونکە هەنێ بۆن هەیە تەنها بۆ شەوانە بەکارێت، هەنێ بۆن هەیە بۆ کۆڕ و مەجلیس و ئەم شتانە بەکارێت، هەنێ بۆن هەیە هەر بۆ کۆڕ و مەجلیسەکان زۆر بەخۆتە بەکار نایەت، چونکە بێتە هۆی بێزارکەری ئەو کەسە چواردەورەت کە لەگەڵ لە دانیشتووە. بۆن زۆر گرنگە کە لە کاتی خۆیان و لە شوێنی خۆیان بەکاربێنی. بۆنیش یەکێکە لەو سەدان جۆری بەرهەم و کاڵایی کە لە دەرەوە هاوردە دەکرێت، ئەویش بەهۆی نەبوونی ئەو بەرهەمە لە ناوخۆدا تەنها 59 میلیۆن دۆلار بۆ کڕینی بۆن ساڵانە دەچێتە دەرەوە، لە کاتێکدا نیشتیمانی خامی سەرەکی بەرهەمێنانی بۆن هەرێمی کوردستانە.